سپاس بەڕێزان خۆشحاڵم کەوا لەگەڵ بەڕێستان مشش بابەتە گرنگە تاوتوێ دەکەین هەروەکو ئاگدارن کەوا دیارە لە کۆتاییدا حکوومەتی هەرێمی کوردستان ناچار بکەوە نەوتەکەی ڕادەستکە و بەڵام ئەو ڕادەستکردنە دوای ئەوەی کەوا مقاومە بەرگریشی زۆری کرد بەڕاستی نزیکەی 18 ساڵە خۆی دەینی و دەبار وەکو سوودانی زۆر بەسەریحی لە تویتەکەیدا باسی کرد وتی إنجاز انتظرناه 18 عاما دەستکەوتێکی زۆر گەورە بوو کەوا 18 ساڵە چاوەڕێنە بەڕاستی 18 ساڵە خەڵکی هەرێمی کوردستان لە مەینەتی ئەو نەوتەیە و لە نەعنەتی ئەو نەوتەیەکەوە کەس تێدا سوودمەند نەبووە تەنها دەسەڵاتداران نەبی من لێرەدا تەنها چەند داتایەک دەخەمە ڕوو لەوەی کەوا بزانین حەجمی ئەو زۆڵ مستەمەی گەورەیەکەوە لە خەڵکی هەرێمی کوردستان و لە خاچی هەرێمی کوردستان و لە قواری هەرێمی کوردستان کراوە لەیان ئەو دەسەڵاتێکەوە 18 ساڵە نەوت بە قاچاق دەفرۆشی بە تاڵانی دەبا لە بۆ خۆی و بنەماڵەکانی و کۆمپانیا حزبیەکان و نەوەکانی خۆیان لە عێراقدا هەر تەنها لەو 3-4 ساڵەی نزیکەی 2000 قوتابخانە بینای قوتابخانەی نوێ دروست کرایە بڕیاری لەوە دەرچووە و دروست کرایە و لەو 2000 تەنانەت یەک قوتابخانەش بەبەر هەرێمی کوردستان نەکەوتی لەبەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان نەوت و داهاتی خۆی بۆ خۆی بووە و مشارەکە و بەشدار نەبووە لە داهاتی عێراقیدا و تەنانەت ئەو یاسای بودجەیەکەوە 3 ساڵیەکەیە یاسای بودجەی 3 ساڵێکەوە لە 2023 و 24 و 25 کەوا خۆی داڕێژەری ئەو یاسایە بەشێک لە داڕێژەرانی وەزیرە کوردەکانی ناو حکوومەتی سوودانی بوونە و ئەو پەرلەمانتارە نزیکە 65 پەرلەمانتاری کورد لە بەغدا دەنجی پێدایە و پەسەندی کردیا تەنانەت بەو ڕێکەوتن و بەو یاسا بودجەیە خۆشیان پێوە پابەند نەبوونە و ئەگەر بەهات بە لەو 3 ساڵە پێوە پابەند بان ئێستا نزیکەی 330 قوتابخانە بەبەر هەرێمی کوردستان دەکەوت یعنی بەلای کەمی هەولێر 100 قوتابخانە بینایی 100 قوتابخانە کێشەی 100 قوتابخانە سەرەسەر دەکرا لە سلێمانی 100 لە دوهۆک 100 لە هەڵەبجە نزیکەی 30 قوتابخانە دروست دەکرا و بێجگە لە قوتابخانە نزیکەی 150 نەخۆشخانە لە عێراقدا دروست کرا لەو ماوە ئەو 3-4 ساڵە کەوا هەرێمی کوردستان لێ بێبەش بووە ئەو 150 نزیکەی 25 نەخۆشخانە بەر هەرێمی کوردستان دەکەوت بەداخەوە هەرێمی کوردستان دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بێ ئەوی باچیان هەبی بۆ بابەتە و ئامانجیان لەوە بۆکەوە بەڕاستی بەشدان نەبن و سوودمەند نەبی خەڵکی هەرێمی کوردستان لەو بابەتەی و خاڵشترەوەیەکەوە بەڕاستی هەروەکو ئاگدارن بە هەمان شێوە لە عێراقدا نزیکەی 7 ملیۆن کەس لە بەشدار بووە سوودمەند بووە 7 ملیۆن کەسی هەژار خێزانی هەژار سوودمەند بووە لە هاوکاریەکانی تۆڕی چاودێری کۆمەڵایەتی و لەوانە تەنها 72,000 کەس لە هەرێمی کوردستان سوودمەند بووە و دەکات لە ستایشی ئەو 7 ملیۆنە و ئەگەر بەهات بە هەرێمی کوردستان پابەند بە بەو یاسای بودجەیەکەوە بە خۆی دایڕێشتیەوە خۆی پەسەندی کردیا ئەوە بەلای کەمی هەرێمی کوردستان نزیکەی لە ستا چواردەی ئەو 72,000 دەبوو کەوا ڕێژێشی زۆر دەکا و خەڵکی هەژار تێدا سوودمەند دەبوو و لە عێراقدا لەو ماوەی ئەو 3-4 ساڵ نزیکە 3,5 ملیۆن خەڵک دامەزراوە و گەنج تەعین کرایە بەڵام لە هەرێمی کوردستان یەک کەسی بەشدار نەبووە و نەیانتوانی بەشدار بن هەرێمی کوردستان بەڕاستی دابڕێنرا لە داهاتەکانی عێراق و سوودمەند نەبووە لە شایستەدارایەکانی عێراق و ئەوەی کەوا تێیدا سوودمەند بووە تەنها دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بۆچی تەماشا دەکەی تەنها لە ماوەی ئەو 18 ساڵە نزیکەی 20 میلیار نزیکەی 2 میلیار بەرمیل نەوت فرۆشرایە بەلای کەمی 2 میلیار نەوت و نزیکەی 200 میلیار دلار داهاتی بووە و خەڵکی هەرێمی کوردستان تێدا سوودمەند نەبووە ئەگەر بە شتێکی جوزئی و بە شتێکی لاوەشی تێدا سوودمەند بیت بەڵام ئەوەی کەوا دەزانین لەو 18 ساڵە خەڵک هەژار بووە خەڵک فەقیر بووە خەڵک موچەی نەدرایە نزیکەی 55 موچە بە لێبڕین و بە پاشەکەوت و بە کاملی نەدرایە بە فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەڵام لە مقابلی ئەوان چێ سوودمەند بووە دەسەڵاتداران کۆمپانیەکان کۆمپانیا حیزبە دەسەڵاتەکان بنەماڵەکان کوڕەکانیان نەوەکانیان ئەوان تێدا سوودمەند بوونە و عێراق
نزیکەی 50 میلیارد دلاری بە قەرز وەرگرتیە لە بانکە نێودەوڵەتیەکان و ئەو 50 میلیارە لە بۆ پرۆژەی استراتیزی و بەرهێنانی گەورە بەکارهێنەیە هەرێمی کوردستان 1 دلاری وەرنەگرتیە لێ ئەوانە بەڕاستی بۆ نمونێ ئێستا نزیکەی 250 قوتابخانە ئەگەر لە هەرێمی کوردستان بکرابە دروست بکرابە ئەو 250 بەڕاستی کێشەیەکی زۆری گەورەی کەرتی پەروەردەی چارەسەر دەکرد و ئێمە کەس لە ئێمە لە خەڵکی لە هاوڵاتی ناسار نەدەبوو منداڵەکانی لە قوتابخانەیەکی قوڕ یان قوتابخانەیەکی کۆن یان قوتابخانەیەکی دوودەوامی سێدەوامی منداڵەکانی بنێرتە ئەهلی پارێشی زۆر و زەبەلاح ساڵانە بدات بە قوتابخانەی ئەهلی کەواتە لەوەش هەوڵیان داوە کە زەرەر لە خەڵکی هەرێمی کوردستان بدەن و هەوڵ دەنکەوە دیسان زوڵم لە خەڵکی هەرێمی کوردستان بکەن منداڵەکانیان لە قوتابخانە حکومیەکان بێبەش کردینە بۆی بەرەو ئەهلی بڕۆن جگە لەوەش دیسان لە تەماشا دەکەین لە خەستەخانەکان لە نەخۆشخانەکان 25 بینایی نەخۆشخانەی گەورە کەوا بۆ نەخۆشەکان خەڵکی هەرێمی کوردستان لێ بێبەش بووە لە مقابلی ئەو کاتێک بینایە باڵەخانەی نەخۆشخانەی حکومی نابی دیان کەم دەبی کەواتە گرنگی بەچی دەدرێ بە کەرتی تایبەت بە خەستەخانە و نەخۆشخانە ئەهلیەکان و پارەی خەڵک لەوێ بۆ ئەو نەخۆشخانە دەڕوان نەخۆشخانە ئەهلیەکان و خەڵکە دەڕوتێتەوە بەڕاستی وی تەماشا دەکەین ئەوەی کەوا سودمەندی سەرەشی بریتیوە لە دەسەڵاتدارەکان لە نەوەکانیان لە کۆمپانیا حزبەکانیان و زەرمەندی یەکەمیش خەڵکی هەرێمی کوردستان بۆکەوە هەتا ئێستا نزیکەی 55 موچەی بە کێشە لە لای نەماوە و لی خورایە و بێجگە لەو ئەو شتانێکەوە باسمان کرد ئەو دەستکەوتەوە ئەو بێجگە لەوەکەوە ئەوەی کەوا گرنگ بوو ئێمە ئەو کاتی لە ئابووری عێراقدا زۆر سوودمەند دەبووین لە بانکەکان سوودمەند دەبووین و لە کەرتی نیشتەجێبوون سوودمەند دەبووین و تەنانەت لە کەرتەکانی شارەوانی هەروەها لە هێزی پێشمەرگە سوودمەند دەبوو موچەکانیان وەکو سەربازی عێراقی لێ دەهات و موچەخۆران بەڕێکپێشی موچەکانیان وەردەگرت ئەو هەموو زیانێکی زۆر بوو جگە لەوەی کەوە ئابووری هەرێمی کوردستان دابڕێنرا لە ئابووری عێراق و لە ئابووری جیهانیشدا ئەوە بەڕاستی زەرەرێکی زۆر گەورە بوو خەڵکی هەرێمی کوردستان لێ کرد ئەوەی کەوە ئێستا لە پێشمانە ئەوەی ڕوویدا ئەوەی کەوا دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان نیازیان هەبووکەوە بیکەن بەرامبەر خەڵکی هەرێمی کوردستان سوپاس بۆخوا دوای بڕیاری دادگای فیدرالی بە تەوتینی موچەی فەرمانبەران و ڕادەستکردنی داهاتی نەوت و داهاتی نانەوتی تقریبان تا ڕادەیە کۆتایی بۆ بابەتە دێ و لەمە دووە قۆناغێکی نوێ دەست پێ دەکا ئەو قۆناغەش ئەوەی کەوا دەڵێن کاتیە هیچ ئەسڵ و ئەساسی نییە کاتی نییە وەکو هێلە گشتی و استراتیزیەکە نەوتی هەرێمی کوردستان تەواو تەسلیمی عێراق بوویتەوە و ناشی بینەوە جارشترکەوە بە ئارەزوی خۆیان نەوتەکە ڕاگرن و دیسان بە قاچەق بیفرۆشنەوە و بەو شێوازێکەوە ئەوان دەیانەوێت بەڕاستی تەنها هەڵخەڵتانی خەڵکە و دەیانەوێت زۆرێک لە حربی نەفسی بەرامبەر موچەخۆرانی هەرێمی کوردستان بکەن بۆ ئەوەی کەوا دەڵێن ئەو ئیتفاقە ئەو ڕێکەوتنە کاتیە و لۆ سێ مانگە نەخێر لۆ سێ مانگ نییە بەڵکو گشتیە و استراتیجیە تەسەور بکەن ینی ئەمریکا دێت هەڵبخەڵەتێ بە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان وڵا لۆ سێ مانگ بێ فشار بکات و بڵێ نەوتەکەی تەسلیم بکەن شتیوان نییە تورکیا شتیوا دەکا عێراق شتیوا دەکا نەخێر ئەو ڕادەستکردنی نەوتە استراتیجیە هێری گشتی کاری ئەمریکا و تورکیا و عێراقا و هەرێمی کوردستان تەنها بۆی هەیە پێوە پابندبی بەڵام ئەوەی کەوە کاتیە وردەکاری ناردن و فرۆشتن و گواستنەوەی نەوتی هەرێمی کوردستانە لەگە عێراق وردەکاریەکەیتی بۆ نمونە ئێستا 16 دلاری بۆ دانرا کۆمپانیایەکی ڕاوێژکاری نێودەوڵەتی دێت ئەو ڕێژە پارەی 16 دلارەکە لەوانێ بکاتە بۆ هەر بەرمیلێک 26 دلار لەوانێ بیکاتە 6 دلار لە وردەکاریە ڕێکەوتنەکە کاتیە و کاتێک بودجەی 2026 پەسەند دەکرێت هەتا بودجەی 2026 نەک بڵێ سێ مانگ لەوانەیە هەتا ساڵێشتە چکە انتخاباتمان لە پێشە و ئەو انتخاباتە لە مانجی 11 بەلای کەمی دو سێ مانج دەبێت تا حکومەت تەشکیل دەکرێتەوە دو سێ مانجتری بەلای کەمی ئەگەر ئیشەکان زۆر سەریع بڕۆن بە خێرا بڕۆن حکومەتەکە تەشکیل دەبی و پاشان یاسای بودجە دەیبستەوە حکومەت بینێری بۆ پەرلەمان قرائی یەکەم و دووەم و سێم پاشە ئەو هەموو اتفاقات و تەوافقاتە ئەو جا ئەگەر بودجەی 2026 دەربسی ئەو کاتی لە ناو تەفاسیلی بودجەی 2026 بەڵێ ڕێکەوتنەکە توانین دەستکاریەکی وردەکاری بکەیت خەدەمی بکەیت هەمومان دەزانین
هەتا ئێستا ئەو ڕێکەوتنە زۆر جان دەڵێن ڕێکەوتن ئەم پێم وایە کەەوە ڕێکەوتنیش نییە تەنها ئیلتیزامکردنی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بە بڕیاری دادگای فیدرالی بڕیاری حکوومەتی عێراقی ئەگە بەبییرتان بێت لە ناوەڕاستی مانجی هەفت حکوومەتی عێراقی گوتی بەو شێوازە نەوتەکە ڕادەست دەکەن و مافەکان بەو شێوازە دەبیت و ئەمە نەوتەکە بۆ شێوە وەردەگرین و حکوومەتی هەرێمی کوردستانش دەبێ وا بکە هەتا ئێستا دیتان ڕێکەوتنێک لە نێوان وەرەقەیەک هەبی وەرەقەی ڕێکەوتنی پێ بڵێن چکە هەروە ڕێکەوتن هەروە دەبی دوو تەڕەفی یان سێ تەڕەفە دێن وەرەقەیەکیان دەبی سەرۆکی ئەو جیهەتی یەکەم سەرۆژی جیهەتی دووەم دێن تەوقیع دەکەن شتی وانە هەتا ئێستا وەرەقەی وانە لۆ چکە ئەسڵان ڕێکەوتن نییە ئەسڵەن پابندبوون و ئیلتیزامبوونی دەسەڵاتدارانی هەرێم بە بڕیاری دادگای فیدرالی هەروەها بە بڕیارەکانی حکوومەتی ناوەندی عێراقی سوودانی هیچ سر نییە لێ بەڕاستی ئەمن دەڵێن با قۆناغی دواتر ئەمە ئیش بکەین و پێمان وایە کەەوە قۆناغی دواتر قۆناغێکی سەختە ورد و هەستیارە لەبەرەوەی بودجێ 2023 تێدا مناقشە دەکرێت ئەوەش لەسەر ئەساسێکە لەسەر ئەساسی هەڵبژاردننی 11 ئەو ساڵە و پێویستە بەڕاستی خەڵک ئەو جارە پەرلەمانتاری نەخوێندەوار پەرلەمانتاری کەەوە نازانی عەرەبی قسە بکە یان تێبگا ئەسڵەن و پەرلەمانتاری حزبی کەەوە ئیلتیزام بە هەموو تەوزیهات و ڕێنمایەکانی حزب دەکا تەنها مەسلحەت و بەرژەوەندی حزبەکەی دەپارێزی تەنها لە بەغدا شەڕی خەڵک ناکە شەڕی موچە ناکە دەچی شەڕی دەکا شەڕی سەفیر دەکا لە بۆ حزبەکەی شەڕی مدیر عام دەکا لە بۆ حزبەکەی شەڕی وەکیل وەزیر دەکا لە بۆ حزبەکەی جاری وایە شەڕی مدیرێکی بەسیط دەکا لە وەزارەتێکی بەسیط لێ بەڕاستی ئەو جارە چارەنووسسازە ئەو هەڵبژاردنە و دەبێ خەڵکی تێگەیشتی دڵسۆز ئیشکار خەمخۆر و خەڵکانێک بنکەوە شارەزایان هەبی لە زمانی عەربی خەڵکانە هەبیکەوە ڕۆلیان هەبی علاقاتیان هەیە بتوانن گۆڕانکاری لە سیاسەتی ناو پەرلەمانی عێراق بکەن و بتوانن بودجێ چاک بکەن کەەوە بودجەکە لە خزمەتی خەڵکی هەرێمی کوردستان دابیت و دیفاعی لێ بکەن دیفاع لە خەون و خەمەکانی خەڵکی هەرێمی کوردستان بکەن نەک دیفاع لە بەرژەوەندی باڵاکانی حزبەکانی خۆیان بکەن لێ زۆر گرنگە پێم وایەکەوە ئەو جارە هەڵبژاردنەش چارەنووسسازە و لەو باوەڕدامەکەەوە خەڵک لەمە دوا زۆر واعی تێگەیشتیە و دەزانی چێ بنێرتە لە پەرلەمانی عێراق دیفاعی لێ دەکا و پێی وایەکەوە چەندین ساڵ ئێستا بۆ منە بەس هەولێر تەمەشاکەن 16 ئەندام پەرلەمان لەسەر میلاکی هەولێرە 16 ئەندام پەرلەمان نوێنەری خەڵکی هەولێرە ئەم تەحەدا دەکەم خەڵکی نوخبە خەڵکی ڕۆشنبیر ناوی دوو ئەندام پەرلەمانی هەولێرمان لۆبینی هەر حزبەک بی زۆر زەحمەت دەیبینیەوە چکە ئەسڵەن ئەوانە نوێنەراتی حزبی خۆیان کردیە بەرژەوەندی باڵەکانی حزبی خۆیان کردیە نوێنەراتی کۆمپانیا حزبەکانی خۆیان کردیە نوێنەراتی خەڵکی هەولێریان نەکردیە لێ ئەو جارە بەڕاستی دەبی بە تێگەیشتنێکی جیاواز تەمەشای گۆڕانکاریەکان بکەین تەمەشای هەڵبژاردن بکەین تەمەشای هەڵبژاردننی ئەو کاندید و کەسانی کەوا دەینێرین بۆ بەغدا وە سوپاستان دەکەم